سڵاوتان لەبێت بەیانیتان باش بەیانێکی پڕ لە وزە و پڕ لە جوانی هەم بۆ ئێوە هەم بۆ هاکاری هاوکاریشم بەیانی هەموو لایەک باش بۆ هیواییکە بەیانێکی جوانتان دەست پێ کرد بێت لەگەڵ ئێمە بۆ هیواییکە بتوانین ئەم بەیانیە کۆمەڵێک ئەو بابەتانی کە بۆ ئێوە ئامادەکراوە هەمووی جێگەی سەرنجی ئێوە بێت سوودی لێوە بکەن. سڵاو لە تۆ سۆڤان، سڵاو لە بینەرانی ئازیزی بیانی 24. خۆشحاڵین لە بیانی 24ێکی دیکە لەگەڵتانی کاتێک کە بیانی 24 دەست پێ دەکا واتە ڕۆژێکی نوێ هەیە کە ڕۆژێکی نوێ هەیە واتە خوددا دەرفەتی پێداوین جارێکی دیکە ڕۆژێکی دیکە ئێمە بژین بۆیە پێویستە هەمومان بەهێز و بە گرۆتینەوە بژین و خۆشەویستی ببەخشینەوە. ئەو ڕۆژەی کە ئێستا دەستپێکی ڕۆژەکەمانە ڕۆژێک بێ پڕ ئینێرژی بێ پڕ بەرهەم بێ پڕ بەخشش بێ و ئێوە لەگەڵمان من ئێمە تەوەر و بڕگە و بابەتی جیاوازمان هەیە لە ڕێگەی راپۆرتەوە لە ڕێگەی میوانەکان کە لە ستۆدیۆ سلێمانی هەمانە زانیاری دەبەخشین و هێزیش دەبێت بۆ ئەوەی بینەر کە گەنجانێکەن دەیانەوێت بەدەستە ڕەنجینەکانیان پیشەی جیاواز دروست بکەن و بژێ و بۆ خۆیان پەیدا بکەن لە هەمان کاتدا بەرهەم و بەخشینیان بۆ کوردستان هەبێت. باشە. هەکار ئەوەی کە ئاماژەت پێکرد با بۆ هاوڵاتیان زیاتر ڕوونی بکەینەوە ئەمڕۆ لە سلێمانی پێشەنگایەک هەیە کە خاوەن کارە دەستیەکان لەوێ لە یادی دامەزراندنی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و چوارەمین ساڵیادەتی دەرفەتێک دروست بووە کە پێشەنگایەک بکرێتەوە لەوێ ئەو کەسانی کە ئەتوانن تواناکانی خۆیان نیشان بدەن بە دروستکردنی ئەو کارانەی کە کاری دەستی خۆیانە براندی تایبەت بە خۆیانە لێرە ئەم پێشەنگایە ئەبێتە هۆیەوەی کە هەم دەرفەتێکە زیاتر بازاڕی کار جوڵەی تێ ئەکەوێت و جگە لەوەش هاوڵاتیان ئەتوانن ئەو توانایی کە هەیەە لەوێ نمایشی سۆمان دەرخەری ئەوەشە کە گەنجانی هەرێمی کوردستان گەنجانی خاوەن بەهرن گەنجانی بەسەریقان لە زۆربەی پێشانگاکان کە ئێمە زۆر جار راپۆرتمان هەیە لە بیانی 24 لە شار و شارۆچکە جیاوازەکانەوە بەڕاستی دەبینین ینی داهێنانی زۆر جوانیان هەیە بە کەلوپەلی سادە بەرهەم و بەخشینی زۆر جوان و گەورەیان هەیە دەکرێت ئەمانە لە داهاتوو ئەگەر گرنگی زیاتریان پێ بدرێ بەرهەمەکانیان گەورەتر بێ زیاتر تەشەنە بکە براندیان هەبێ براندی جیهانی دروست بکەن وەکو ئەو چەند گەنجەی کە ئەمڕۆ میوانن لە بیانی 24 براندی تایبەتی خۆیان دروست کردووە کە ئەمانە دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستانن بەو توانا و بەو فێربوونێکە لە زانکۆکانی هەرێمی کوردستان فێر بوون یاخود ئەو زانستەی وەریان گرتووە توانیوانە گرنگی پێ بدەن و داهێنانی تێدا دروست بکەن. بەڵێ جا جگە لەوانە بە ئەوە لە یاد نەکەین کە هەمیشە بێ گۆڕەپانێکە بێ کە تۆ بتوانانی توانەکانی خۆتی تیا دەربخەیت کوردستانیش باشترین گۆڕەپانە بۆ دەرخستنی توانەکان لەبەرەوەی کە ساڵانێکی زۆر بووە کوردستان لەژێر فشار و گوشاری نەهامەتی و چەرمەسەری و دەردەسەری بووە بەڵام ئێستا سوپاس بخواکە کوردستانێکی ئازادمان هەیە هاوڵاتیانمان گەنجەکانمان ئەتوانن تەواوی توانەکانی خۆیان ئەوانی کە ڕۆژێک لە ڕۆژان باو باپیرانیان خەونیان بە شتێکەوە دەبینی کە بۆیان دەستەبەر ناکرا ئێستا نەوەکانیان دەستەبەرە بۆیان و دەتوانن چونکە حکوومەتیش پاڵ پشتێکی تەواوی ئەو گەنجانێ بە تایبەتی گەنجە بەهرەمەندەکان دەبینی چەندین دەستگا و دامەزراوەمان هەیە کە لەوێەوە توانای گەنجەکان دەرئەخەن و ساڵانە ئێمە دەبینین چەندین فستیڤاڵ ئەکەن چەندین نمایشگا ئەکەن و پێشەنگا نمایشەکەن بۆ هاوڵاتیان جگە لەوە ئێمە سەکۆیەکی ئەتوانین بڵین تا ڕادەیەک وا بووینەکە توانێت ئەو گەنجانە دەربخین هەر لە پرۆگرامی بەیانی 24 میوانمان کردوون لێرە چ خۆیان چ کارەکانیان چ ئەو پێشەنگانی کە ئەنجامیاندا ڕاستە سۆڤان سەرڕای هەموو ئەمانش ینی بەشێک لەو گەنجانە کاتێک کاری خۆیان دروست دەکەن کۆمەڵێک گەنجی دیکە لە دەوروبەری ئەوان کۆ دەبنەوەواتە هەلی کار جگە لە خۆیان بۆ دەوروبەریشیان دەڕەخسێنن ینی ئەم گەنجانە پشت بە توانای خۆیان دەبەستن پشت بەوە نابەستن ینی دابمەزرێن دەیانەوێ خۆیان بزنسی خۆیان هەبێ خۆیان کاری خۆیان هەبێ خۆیان جگە لە خۆیان ئەو قوتابیانەی کە لەگەڵ خۆیان دەرچوون ئەمانیش سوود ببینن لە بڕاندەکەی ئەوان یاخود لە کارەکەی ئەوان واتە دەستی کۆمەڵی گەنجی دیکە دەگرن ساڵانە لە هەرێمی کوردستان ئێمە دەبینین چەندین پێشانگا چەندین ئیڤنتی جیاواز هەیە ینی زۆربەی ئیڤنتەکانیش کە کوردستان 24 ڕووماڵ دەکات ئێمە دەیبینین تایبەتە بە گەنجان لە ڕووی تەکنەلۆژیاوە دەڵێ لە ڕووی وەرزشەوە دەڵێ لە ڕووی بابەتە هونەریەکانەوە دەڵێ لە ڕووی کاری دەستیەوە لە هەموو بوارەکان گەنجانی هەرێمی کوردستان توانیوانە شوێن پەنجەی خۆیان دیار بکەن بێگومان ئەمە بە دەرفەت ڕەخساندن دەبێت کاتێک کە دەرفەت دەڕەخسێندرێ گەنجان دەتوانن زیاتر
خۆیان ببینەوە خۆیان نمایش بەڵێ جا دروستەوە ئەبێش لە یاد نەکەین کە لە هەموو ئیڤنت و پێشەنگایانە کە باسی لێوە کرد هاوکارم هاکار و ئێوە خۆشتان بینەرین خودی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەشدارە بێت لەوێ ئەوش بۆ هاندان و پاڵپشتیکردنی گەنجانە زۆر زیاتر کە تۆ دەبینی کەسێک سەرۆکوەزیران یاخود سەرۆکی حکوومەت لەو پێشەنگایانە بەشدارە بێگومان دڵگەرمیەکی زۆرە کاتە من ڕاستەوخۆ ئەتان بینم من پاڵپشتیتانەکەم بۆی کە کوردستانمان هەمیشە ئاوەدان بێتەوە گەنجەکانمان هەمیشە توانا و هزریان بە باشترین شێوە بخەنە گەڕ ئەوە ئەمڕۆژ ئێمە ئەتوانین لە ڕێی ئەو پێشەنگایی کە لە سلێمانی هەیە و لە ڕێی هاوکارانمانەوە بە ستۆدیۆکی کراوە لەگەڵیان بین بۆی کە زیاتر بتوانین پاڵپشتیان بکەین. بابەتەکانی ئەمڕۆمان دەست پێ دەکەین. ئەمڕۆ سەرەتا بابەتی هونەریمان زۆرە، بابەتەکانیشمان بابەتی شانۆی گەنجانی هەرێمی کوردستان ئێستا خەریکن جارێکی دیکە شانۆ دەژێننەوە چونکە ماوەیەک بوو شانۆ لە هەرێمی کوردستان ینی بەڕاستی دەمانبینی لە مردن نزیک بوو شانۆ بە تەواوی نەخۆش بوو بەڵام ئێستا لە شار و شارۆچکە جیاوازەکان شانۆگەری هەیە ئەوەتە لە قەزای ئامێدی شانۆگەری 39 هەنگاو بەڕێوە چووە کە شانۆگەریەکە بەرهەمی قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکانی دهۆک بوو بە هاوکاری بەڕێوەبەراتی ڕۆشنبیری ئامێدی ئەم شانۆگەری نمایش کرابوو. جا بە گوتەی بەڕێوەبەرایەتێکە باس لەوا کات کە ساڵانێکە هیچ شانۆگەریەک نمایش نەکراوە هەروەکو هەکاری هاوکارم باسی کرد وەکو ئەو وەسفەی کە کردی نەخۆش بوو و خەریک بوو بەرەو نەناوچوون یاخود کەمبوونەوە ئەڕۆی بەڵام ئێستا ساڵێکە چونکە ئەو حاڵەتە هاتۆتە پێشەوە هەوڵی ئەوە دراوە کە جارێک تر ژیانەوەی بۆ بکەن و ئەمە یەکەمین شانۆگەریە دوای ساڵێک لە دابڕانە هونەریەکان پێکەوە لەم بابەتە ئامادەیە ئەیبینین شانۆ ئەژێنینەوە. گودەرهێنەرێ vê şanogeriyê provayên dawiyê digel ekterên xwe dike. Bo cara duema ev şano dihête nimayişkirin. Lê vê carê wan biryar daye Golqeza Amîdiyê be. Hikûmet vê pêskirina bi zava şanoyê bi dewroberên dihûkê wan bajaret ku bêbehrin ji van çalakê meselên şanogerî van tiştan bi wan dene diyarkirin ku şanogeriya bibînin şanogerî ji vê curî ku civakê me ve babetê twêkirî day. Çavê bîneran ji van dîmenan xerîb bûne. Nahête bîra wan kengî bû dawî car şano dîtine. Hindek ji wan daxwaz dikin berdewamî bi van karan bihête dan. Helbete dever û umîdiyek ji wan deveran ku hunerê dengbêjiyê tê da gelekî berfire. Lê ev cure çolokiyê gelek dike min. Ev çolokiyê dibin eger hebin dibin egerê hindê ku werara rûşenbîrî ya Tokî û ya civakî de berhev boştir lihêtin. Xelkê me û xelkê devera me gelek روژین سخت و دژوار هک و بیشتر ماید دیدین و ماید بورندین و جو ام گلک بید وی بونجوره نمایشگرنوی نو. Rêveberiya Rewşenbîriya Amîdiyê bi hemahengî digel peymangeha hunerên ciwan bi vî karî rabûye. û merema wan ew e hem piştevaniya van qutabiyan û hem jî berdewamiya kar û çalakiyên wan li deverê. Bi zav û çalakiyê me sistî keftiye tê da ew ji ber lawaziya barê darayî ya ku bi ser herêmê bi giştî bi ser herêmê de hatî me palpiştiyeka darayî ya hey ku rastî astê pêdivî danîne her wasa me holê nimayişkirinê hola me aşkar keftiye. Ev şanogeriya ji nivîsîna Patrick Parloya û derhênan û ekteriya qutabiyên peymangeha hunerên ciwan ya dihokê ye û bo cara dû ye tê nimayişkirin. Komek ji qutabiyên peymangeha hunerên ciwaniyên dihokê bi merema bihêzkirina bizava şanoyê li Qeza Amîdiyê biryar dan şanoya sû neh pêngav li vî bajarî bihête encamdan. Bi gotina Rêveberiya Rewşenbîriya Amîdiyê jî serarayê wan astengên li ber wan heyî lê ew dê bi hemû şiyanên xwe berdewam bin da ku xelkê van navçeyan ji van cûra çalakiyan bêbehir nemînin. Hevrist Recep, Kurdistan 24, Qeza Amêdî. هاکار هەر لە دنیای شانۆ ئەبینینەوە چونکە دەمانوێت گرنگی بە شانۆ و باسی شانۆ بکەین لەبەرەوەی کە هاوڵاتیان ئێستا جۆرێکی دیکەی شانۆ هەیە کە نەچنە هۆڵەکانی بینینی شانۆ ئێستا شانۆ خۆیەچێ بۆ لای خەڵک. بەڵێ شانۆی سەرشەقامیش ینی شێوازێکی دیکەی لە ناو شانۆگەری من وەکو ئەوی کە
بینەری شانۆگەریم بەڵێ لە زۆربەی نمایشەکان بەتایبەت کە لە هەولێر هەیە من دەڕۆم. ئێستا چەندین جارە لە هەولێر دەبینم لە ماوەی ڕابردوو لە کۆیە لە سلێمانی لە هەموو ئەمانە ئاگادار بووم شانۆگەری سەرشەقام هەبوو و تیمی جیاوازیش هەیە بۆ شانۆگەری سەرشەقام. ئەمە بیرۆکێکی زۆر جوانە، یعنی لە وەک خۆدوت لەبەری ئەوەی خەڵک بڕوا بۆ هۆڵەکان ئەوان دێن لەسەر جادەکان شانۆگەری ئەنجام دەدەن. ڕەنگە لە ڕووی دیکۆرەوە نەتوانن بە تەواوی پێی بوەستن، بەڵام گرنگ ئەوەیە جوڵەیەک هەیە، گرنگ ئەوەیە دەقەکە دەگا بە تەواوی بۆ لە جوڵەکەش شتێکی دیکە کە زۆر گرنگە کوردستان خۆی بۆ خۆی هەمووی ستەیجی شانۆیە. ئەم مندە ڕوودا و لە ناو کوردستانە ڕوویداوە لە هەر سوچ و پەنایەکی کوردستان بۆستی خۆی بۆ خۆی ئەکرێ بڵیت ئەمە ستەیجێکی شانۆیە لەوێ ڕووداوێک ڕوودا تۆ بیکەی بە نواندن و لەوێ هەمان ئەوەی تۆ دەڵێ دروستە ئەمە بەستی من لە شانۆگەری زۆر جار ئینارە لایتینگ کاری جیاوازی هەیە، ینی هەندێک جار دەبێتە بەشێک لەو ڕووداوانێک کە لە ناو شانۆگەریەوە ئەڵێم لە ڕووی مێژۆکەوە ئەڵێم ئەتوانی بەرجەستەکردنێکی زیندوانەتری پێ ببەخشی. بۆ نمونە باسی کارەساتێک ئەکەیت کە یەکی میابارانەکە ئەتوانی لە خودی هەڵەبجە ئەنجامی بدەیت، باسی ڕووداوێکی تر ئەەکەی باسی ئەنفال ئەەکەی توانانی بچیتە خودی بارزانەوە ئەنجامی بدەیت. واتە جگە لەوەش هەوڵاتیان چیان کردووە ئێستا ساڵانە فستیڤال ئەنجام بدەن. ئەوە نەماوە کە تەنیا چەند شارێک شانۆگەری تیا بکرێت و تاوا، بەڵام ئێستا وای لاتۆ فستیڤالە و فستیڤالەکەش لە پارچەکانی دیکەی کوردستان زۆر ئەوەی کە ئێستا هەمانە ئەو بابەتە ئەمیان لە ڕۆژهەڵاتی کوردستانە، بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە، ینی لە هەرێمی کوردستان گروپی شانۆیی چوون بەشداریان کردووە و بە خێراتنی گەرمیان لێکراوە کە یەکەمین فیستیڤاڵی شانۆی سەرشەقام لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. لەم فیستیڤاڵەدا 3 گروپی شانۆیی هەرێمی کوردستان ئەمانیش بەشداریان کردووە پێشوازی زۆر زۆریشان لێکراوە. باڵێ جا گرنگەکەشی ئەوەیە کە هەر لایەنێک بۆ خۆمان ئەمەیتر کوردین و کولتور یەکتری شارەزاین. جوانەکەی لەوەیە کە دەڵێیت ئەچیتە ئەوێ سەردانی ئەو فستیڤاڵە ئەەکەی لە ئاستی خۆیان ئەبینی کە کەموێنەیە، چونکە کولتورەکەمان یەک کولتورە. گروپی شانۆیەکانی سەرشەقامیش یەکێک لەوانە کە زۆر گرنگە باباسی بکەم گروپی شانۆی سەرشەقامی کەرکووکە کە وەکو بۆ ئەمەیان زۆر گرنگە چونکە خۆت کەرکووکی چونکە خۆم کەرکووکی شانازیەکەین بە هەر شارێکی کوردستانەوە، بەڵام کەرکووک شارێکە کە هەمیشە من بە برینداری ئەیبینم و بە برینداریش ئێستا بەجێ هێڵراوە و ئینشاءڵڵا برینیشی ساڕێژ دەبێت. ئینشاءڵڵا برینی ساڕێژ دەبێت. دەڕۆین بزانین لە سەقز ئەم فیستیڤاڵی شانۆی سەرشەقام چی بووە، چی تێدا بووە و چۆن بووە. یەکەم فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. لەو فیستیڤاڵەدا زیاتر لە 45 بەرهەم نێردرا بوون کە 15 بەرهەمیان گەیشتنە قۆناغی پێشکەشکردن. بەشداربووان دەڵێن چونکە ژینا ئەمینی خەڵکی سەقز بووە، کەشی ساڵی ڕابردووی ڕۆژهەڵاتی کوردستان بە فیستیڤاڵەکەوە دیارە. دقیقاً ئێش و ژانێکە کە دوێنێکە ئێمە وشتانەمان بۆ پێش هاتووە ئەوەنەی لێ نەگوزەراوە. ئێستێش ناڕەحەتیەکەی عەزابەکەی لە ناو تەواوی ژنەکانی کۆمەڵگایە ماوەتەوانێ و لەسەر شانۆ توانیمان دقیقاً ئەو ناڕەحەتیە بە خەڵکەکە نیشان بین کە ئێمە ئێستاژ داغداری. جگە لە 12 گروپی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران 3 گروپی شانۆی سەرشەقام لە هەرێمی کوردستانیش لەو فستیڤاڵەدا بەشدار بوون. ئەوانیش لەسەر تەوەری جیاواز شانۆکانیان پێشکەش کرد و پێشوازێکی زۆریشیان لێکرا. گروپێک لە شاری کۆیەش کە بەشدار بووە لە شانۆکەیدا باسییان لە ژینگە پارێزی کردووە. ئەمە گروپێکی تایبەتمەند لە هەرێمی کوردستان و عێراق کە تەنیا کار لەسەر شانۆی شەقام دەکەین. ساڵانە کارەکانمان بۆ فستیڤاڵە نێودەوڵەتی و ناوخۆیەکانی وڵاتانی دراوسێ و وڵاتانی عەرەبی بانکێش دەکرێت بۆ پێشکەشکردن. ئەو کارە بەناوی نامەکانی دەریا لە بیرۆکەوە دەرهێنانی خۆم وە لە نواندنی دکتۆر کەیفی ئەحمەد و فەرەیدون حەمەدەمین بوو. زۆربەی شانۆکان لە پارکی مەولەوی سەقز نمایش کران. خەڵکێکی زۆریش بۆ دیتنی شانۆکان ئامادە بوون. بە گوتەی بەڕێوەبەرانی فستیڤاڵەکە کەم وێنە بووە. هاوکار لە کۆتاییدا 3 گروپی سەرکەوت و خەڵات کران کە گروپێکی شاری کەرکووکیش لە ناویاندا بوو.
بابەتی دواترمان سۆبان بابەتێکە پەیوەستە نەک تەنیا بە هەرێمی کوردستان بە هەموو جیهان ئێستا خەریکن وڵاتان خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوە ئامادە دەکەن ئەمیش ئەم گۆڕانکاریانەیە کە تایبەتە بە کەش و هەوا گۆڕانکارێکی گەورە مەترسیدار خەریکە دێتە ئاراوە لە کەش و هەوا تایبەت دوای ئەوەی لە ساڵانی ڕابردوو ئەومان بینی زۆرێک لە دارستانە گەورەکانی جیهان تووشی گڕگرتن یاخود ئاگرکەوتنەوە بوون ئەمە کاریگەری بە تەواوی لەسەر ژینگەی زۆربەی وڵاتانی جیهان هەبوو ئێستا هەرێمی کوردستانیشانی تا ڕادەیەک دەیەوێ پێش وەختە خۆی ئامادە بکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گۆڕانکاری کەش و هەوایی کە ڕوودەدات لە جیهان چاوەڕێ دەکەی بێگومان هەرێمی کوردستانیش ینی وەکو بەشێک لە وڵاتانی دیکە ڕوبەڕووی ئەم گۆڕانکاریە بێتەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی ئامادەکاریە گۆڕانکاریەکانی کەش و هەوا کاریگەری لەسەر ژینگەی زۆربەی وڵاتان هەیە و هەمووانی ڕوبەڕووی قەیران کردوێتەوە لە هەرێمی کوردستانیش کاریگەریەکانی بە دەرکەوتووە هەرزوو وەکوتم حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە ئامادەکاری دەکات. بەڵێ جا کۆنفرانسێک دەربارەی گۆڕانکاری کەش و هەوا کە لە هەولێر بەسراوە کاریگەری و مەترسیەکانی ئەو گۆڕانکاری ئەخاتە بەرباس و باس لە استراتیژیەکانی حکوومەتی شەکرێت بۆ ئەوەی کە ئەو گرفتانە بەهۆی ئەم گۆڕانکاریانە خێرانە چالاک بکرێنەوە ئەنجام بدرێن چکە وەک دەزانین تەنانەت ئەو کۆبوونەوە گەورانەیش کە لە ئاستی وڵاتانی جیهان ئەنجامەدرێت و کۆبوونەوەکانی یەکێتی ئەوروپا هەمیشە لە پەراوێزدا لە پەراوێزی باسە سیاسەکان باس لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەسەر گۆی زەویەکەن ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی گۆی زەوی ئەبێتەوە ئەم گۆیە خاکی کە ئێمە لەسەر ئەژین ماڵی هەمووانە بۆیە هەمووان خەم لەوە ئەخۆن کە ئەم گۆڕانکاریە گەورەی کە ڕووی لە کەش و هەوای گۆی زەوی کردووە بە کەم ئاوی بە وشکە ساڵی بە کەم بارینی باران گڕگرتنی دارستانەکان ئەمە خەمی هەر تاکێکە کە لەسەر ئەم گۆی زەویە ئەژی بۆیە پێکەوە ئەم بابەتە دەبینینەوە و دەگەڕێنەوە لات. ڕێژەی سەوزایی بە بنشینەیەکی سەرەکی گەشەسەندنی بەردەوامی هەر شارێکدا دەنرێت و بە پێی ستاندارد پێویستە ڕێژی سەوزایی هەر شارێک لە 125 بێت. لە هەرێمی کوردستان ماوەی 4 ساڵە بە پلانی درێژخایەن توانراوە ڕێژی سەوزایی بەرز بکرێتەوە بۆ لە 180. ژینگە پارێزە و ساڵنێکە لە بواری هۆشیاری ژینگەییدا کار دەکات. ئەو دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی کردووە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانکاری کەش و هەوا بەڵام دەبێت هاوڵاتیانی شاوکار بن لە زیادکردنی ڕێژی سەوزایی. پێویستە هاوڵاتی و حکوومەت پێکەوە بۆ ئەوەی مەترسیەکانی گۆڕانکاری کەشەوە کەم بکەنەوە دەبێت ڕێژەی سەوزایی زیاد بکەن پێکەوە نەک ئێلا بڵین تەنیا حکوومەت ئەگەر حکوومەت دار بچێنێ هاوڵاتی لە ناوی بباتن ئەگەر هاوڵاتی دار بچێنێ و حکوومەت لە ناوی بە ئەمە نابێتن دەبێت ئێمە دار بچێنین نەک فریز بچێنین یان مرتک بچێنین بڵێن ڕێژەی سەوزایی نەخێر دار ڕێژەی سەوزاییە. ئەو گۆڕانکارە خێرایی لە کەش و هەوای دنیادا هەیە هەموو لایەکی ناچار کردووە کە کاریگەریەکانی کەم بکەنەوە چەندە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە بە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی و کەمکردنەوەی کاریگەریەکانی ڕێ لەم گۆڕانکاریانە بگرێت لە هەرێمی کوردستاندا بەڵام ناوە بۆ ناوەش کۆنفرانساتی گەورە دەبەستێت بۆی هەموو وەزارەتەکان بەیەکەوە بتوانن کاریگەریەکان کەم بکەنەوە. دەخوێنرێتەوە کۆنفرانسی فراوانی گۆڕانکاریەکانی کەش و هەوایە کە وەزارەتە پەیوەندیدارەکان بەشدارن بامانجیەوەی پلانەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە بخەنە ڕوو. سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان پێی وایە بارودۆخەکە ئێستا مەترسی نییە و ڕێژەی سەوزاییش زۆر زیادی کردووە و بە فەرمانی تایبەتی سەرۆکی حکوومەت نابێت مۆڵەت بە هیچ پرۆژەیەک بدرێت ئەگەر ڕێژی سەوزایی لە خوار لە 125 بێت. بە فەرمانێک لە نووسنگەی بەڕێزیانەوە دەرچوو بۆ ئێمە وەکو پاڵپشتیە کە پاڵپشتیەکە بۆ ئێمە هەموو ئەو پرۆژانەی دێنە بەردەستی دەستەی ژینگە لە 125 کەمتر لە ڕوبەری سەوزاییان نابێ هەبێ خۆ ئەگەر لە ڕابردوودا پرۆژەیەک ئەو ڕوبەرەی سەوز نەکردبێ ئێستا پرۆسەیەکمان هەیە پرۆسەکە پێ دەڵێن لە بری سەوز ئەو پرۆسەیە پێمان دەڵێ بە هەمان خاوەنی پرۆژەکە هەمان ئەو ڕوبەرەی پێدەکەینەوە لە شوێنێکی دیکە. حکوومەتی هەرێمی کوردستان پلانی داناوە لە چەند ساڵی ئایندەدا ڕێژەی سەوزایی بۆ لە 130 بەرز بکاتەوە بە دروستکردنی باخچە و پارکی تایبەت و چاندنی درەخت لە دەرەوەی شارە گەورەکان و ناچارکردنی خاوەن پرۆژەکان بۆ بەرزکردنەوەی ڕێژی سەوزایی کە ئامانجی کۆنفرانسەکە بوو. ڕێناس سەعالی کوردستان 24 هەولێر.
بەڵێ هاکار وەک دەبینین کەیدی پلەکانی گەرما بەرزە بنەوە ڕۆژ بە ڕۆژ و کێشەکەش ئەوەیە کە چارەسەرەکەی زۆر قورس و ئەستەمە چونکە تەنیاوە نیە بڵین ئێمە بەس لە هەرێمی کوردستان و حاڵەتەمان هەیە لە تەواوی جیهان هەمان کێشە هەیە بەڵام لەگەڵەوەش حکوومەتی یاریمی کوردستان چەند پلانێکی تایبەتی گرتوۆتە بەر هەروەک دەزانن بینەرانمان ئەو کاتێک کە توی لێ نەبووی سەفرە کردبوو بە سەلامەتی بەخۆشی ئێمە باسی ئەو تەوەرەمان کرد و کەسی پسپۆرمان هێنا سەبارەت بۆی کە لە هەرێمی کوردستان چەندێک ئەبێ ڕێژەی سەوزایی هەبێت و کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان چی کردووە لە ماوەی ئەم 4 ساڵە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی وەک باسی کرد یەکێک لە چالاکوانەکان کە ڕێژەی سەوزایی بە زیادکردنی فریز و چۆنەڵە چیمەن و گوڵی بچووک نییە بەڵکو بە ڕواندنی دارە لە هەرێمی کوردستانی چەند قۆناغێکی گرنگ گیراوەتە بەر کە ئیتی تەنانەت نەمامگەی خۆشمان هەیە کە نەمامگەیەکی حکومیە و ئەو دارانەی کە پێشتر لە جەرەوە ئاهێنران ئێستا لێرە بەرهەمەهێنرێت و لە یەک نەمامگەش زیاتر هات زۆر ڕاستە ئەمە زۆر گرنگە بۆ هەر وڵاتێک بۆ هەر شوێنێک کە پێشوەختە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندن و سەرەتا هۆشیاری بڵاو دەکاتەوە بۆ خەڵک بۆی خەڵک تێ بگاکە و قەیرانە کە ئەم دۆخەدۆخێکی مەترسیدارە ئەگەر بێت و بە تەواوی خۆمانی بۆ ئامادە نەکەن و هاوڵاتیان یارمەتی دەرنەبن بۆ حکومت بۆ جێبەجێکردنی پلانەکانی ئەمە مەترسیەکە بێگومان زەرەری یەکەم هاوڵاتیان دەیکات بە دروستکردنی ئەو هەموو سیمینار و فیستیڤال و وەرکشۆپ و هەموو ئەمانە ئەمە هەنگاوێکی زۆر باشە جگە لەمانەش ئەمە هەرێمی کوردستان سۆڤان سیر دەکەین هەندێک جار تووشی گرفتی کەم ئاویش دەبینەوە ینی خۆشبەختانە ئێستا خەریکی دروستکردنی چەندین بەنداوی دیکەن ئەمە جێگای دڵخۆشیە ئەمە دەبێتە هۆکارێکی دیکە بۆی ڕۆژەی سەوزایی یارمەتی دەربێ ڕێژەی سەوزایی زیاتر بێ و کاتێک ئاو هەیە سەوزایی دەبێت کاتێک سەوزایی هەیە بێگومان ژیان دەبێت و پێویستە خەڵکیش هاوکار بێت لە پاگڕاگرتنی ژینگە هەموو ئەمانە وەکو ئەڵقەوان بێکەوە گرێدراون تۆ لەسەر باسی ئەواڵیت با منیش چۆنەڵێ ئیزافەیەکی بۆ بکەم جگەلەوە ئێمە چەند شوێنێکمان هەیە ڕێکخراومان هەیە کە ڕێکخراوەکان هەڵەستن بە ئەنجامدانی ئەوەی کە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە ئاو پاشەڕۆی ماڵان کە ئەڕوات ئەپەڕێت جارێکی تر ڕیسایکلین ئەکرێتەوە کە ڕێکخراوێکی سویسریە بە دانانی ئامێر تەنانەت ئامێرەکە پێیان ئەڵێت کە ڕێژەی پاکیە و ئاوە چەندێکە ئەتوانرێت گژوگیە دار و درەختی پێ ئاو بدرێت واتە ئەمەندە گرنگی دراوە بەم بابەتە و سوود لە ئاوی پاشەڕی ماڵانیش وەرئەگیرێت جارێکی دیکە بۆی کە ڕوبەڕووی ئەو کەم ئاویش ببینەوە کە تۆ باسیەکە کەواتە پێویستە هەمومان بەو ڕێژەیە ئاو بەکاربێنین کە پێویستمان پێێتی وەکو ئەوەی کە لەسەر بەکارێنانی ئاویش ئێمە میوانمان هەبوو لە ماوەی ڕابردوو ئەنی زۆر جار ئێمە خەریکی دانەکانمان دەشوین بەڵام ئاوەکار ناگرینەوە خۆمان دەشۆین گۆرانی دەڵێن لە ژێر دووشەکە ینی هەموو ئەمانە لە لای خۆمان و ڕەنگە پێمان بابەتێکی زۆر سادە بێ بەڵام ئەگەر من سۆڤان هاوکارانمان ئێوەی بینەر هەر کەس لە لای خۆی بتوانێت ئیدارەدانێکی باشی بۆ بکات بێگومان ئەمە خەزن دەبێت سیف دەبێت دەگەڕێتەوە دەکرێت بۆ ماوەی زیاتر ئێمە سوودی لێ ببینین هەمومان دەتوانین هاوکار بین بۆی ڕۆڵمان هەبێ پێژیری لەم قەیرانە ژینگەی یەک گەورەیە بکەین کە هەموو جیهان بێگومان چاوەڕێ دەکاوە لە دەستی دەناڵێنە بەڵێ جا شتێکی دیکە کە گرنگە ئێمە ڕەنگە بەهۆی ئەوەی کە سەرقاڵی بە زۆر بابەتی لاوەکی دیکەوە ئاگامان زۆر لەوە نەبێت کە چی ڕوو ئەدا لە جیهاندا زیاتر لە 20 ساڵە ئوسترالیا ئاو دەکڕێ هەکار زۆر مەترسیدارە تۆ بگەیتە ئاستێک کە ئاو بکڕی ئاوی خواردنەوەت ئەوەندە نەبێت واتە مەبەست لە ئاوکڕینەکەوێکە پارەیەکی زۆر تەرخان ئەکا بۆی کە ئاوێکی پاکی خواردنەوە دەستە بەر بخا بۆ هاوڵاتیەکانی بۆ هاونیشتیمانیەکانی ئێمە شکر بۆخوا چەندی سەرچاوی ئاومان هەیە کانیاوی باشمان هەیە شاخەکانمان پڕ لە بەفرن کە دەگاتە وەرزی زستان هەرچەند ئەم چەند ساڵە وشکە ساڵی هەبوو بەڵام لەگەڵەوەشە شاخەکانمان ئەوەندە بەرزن کە ببێتە هۆی سەرچاوەیە کە دواتر بەفرەکانیش ئاو بێتەوە دیسانەوە ڕووبار و کانیاوەکان پڕ ئاوی ژێرزەوی لە ماوەی ڕابردوو گرفتی هەبووە بەڵام ئێستا دەبینین کە بەنداوی نوێ دروست دەکرێت بەنداو کە سەر بە پارێزگای هەولێرە و لە دەوروبەریش هەر هەیە بێگومان لە سنووری سلێمان و لە سنووری دهۆکیش هەر هەیە ئەمە جێگای دڵخۆشیە واتە ئەمە هۆکار دەبێت یاخود هاوکار دەبێت بۆەوەی جارێکی دیکە ژیان بپارێزین پارێزگاری لەو ژیانە بکەن کە ئێستا ئێمە هەمومان بەخۆشی دانیشتین و هەمومان
ئەومان هەیە کارەبامان هەیە هەموو ئەو بابەتانەمان هەیە. زۆر دروستە جاوەش لە یاد نەکەین لە هەر کوێ سەوزایی هەبوو لەوێت تەندروستی هەیە لە هەر کوێ سەوزایی نەبوو نەخۆشی تەشانە ئەستێنێ نەک بە خودی خۆشمانەوە بەڵکو بە گژوگیا و دار و درەختەکانیش چونکە دەبینین ئەو گەرمایی کە ئێستا هەیە بەهۆی ئەو شەپۆ لە گەرمایی کە ڕووی لە وڵاتانی جیهان کردووە بە باسێکی ئەمریکا بکەین لە ئەمریکا بە تایبەت باخی قۆخەکانی ویلایەتی جۆرجیای ئەمریکا ئەمساڵ بێبەرهەم بوونە هەکار لەبەرەوە بێ ئاوی و ئەو گەرماییە. جوتیارەکانیش دەڵێن ئەم بێبەرهەمیە ئەم ساڵ ڕووی لە جۆرجیا کردووە لە مێژوودا وێنەی نەبووە و زۆرینەی بەهۆی گەرماوە ڕەنج بە خەسار بوون و هیچ دەستکەوتێکیشیان نەبووە. جۆرجیا ویلایەتی قۆخ ئەو ویلایەتی ملیۆنان دار قۆخ لەسەر خاکەکەی هەیە. ئەم ساڵ دارەکان بەرهەمێکی وایە نەبوو. سەرمای بەهێز و گەرمای سووتێنەر ڕێگر بوو لەوەی زۆرینەی دارەکانی جۆرجیا تەنانەت یەک قۆخیش بگرن. جوتیارەکانی ویلایەتەکەی ئەمریکا دەڵێن نزیکەی لە سەدا 90 گەڵای قۆخەکان سوتاون و قەدەکانیان وشک بوون. ئەوەی دەبینیت بە تەواوی لە ناوچوونی بەرهەمەکانمانە بە درێژایی تەمەنم کارم بۆ ئەم باخە کردووە. ئەمساڵ بەشێک لە قۆخەکان تەنانەت یەک دانەشیان نەگرتووە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو شتی وا ڕووی نەداوە. قۆخی ئەمساڵی جۆرجیا لە کاتی خونچەبووندا بەهۆی گەرماوە دەپوکایەوە و گەشەی نەدەکرد. هەرچەندە جوتیارەکان ڕێکاری جۆربەجۆریان بۆ ڕێگریکردن لە ڕەنج بە خەساربوونیان گرتە بەر. بەڵام گەرماکە لەوە بەهێزتر بوو ئەوان بتوانن پێش بە زیانەکانی بگرن. ئەم وەرزە درەختەکان جوانن و ڕەنگوڕویان کراوەیە بەڵام کێشەکاوەیە بە دەگمەن میوە دەگرن. قۆخیش تووشی هەمان کێشە بۆتەوە هەندێک دار تەنهایە قۆخیان گرتووە هەندێکی دیکەیان تەنانەت یەک دانەشیان نەگرتو. تیمە کشتتوکاڵی و بەرپرسانی ویلایەتی جۆرجیا بەردەوام سەرقاڵی دۆزینەوەی چارەسەرێکن بۆ دیاردەی بێبەرهەمبوونی دارقۆخەکان. ئەوان دەڵێن تەنها قۆخ نییە ڕوبەڕووی ئەم کێشەیە بۆتەوە بەڵکو دارەکانی دیکەی هاوشێوەی سێ و پرتەقاڵیش هەمان کێشەیانەیە. میوەی سەرەکی جۆرجیا قۆخە و دارەکانی ئەم ویلایەتە بە جۆرێک بەرهەمدارن هەر دارێک نزیکەی 200 قۆخ بەرهەم دەهێنێت. پسپۆڕانیش ئەو ویلایەتەی باشووری ئەمریکا وەک سەبەتەی قۆخی سەرجەم وڵاتەکە وەسف دەکەن. سەرەتا باسی بابەتێکمان کرد ئەو گەنجانەی کە توانایان هەیە خەریکن کار دەکەن لەسەر بیرۆکەی خۆیان و بەرهەمی خۆیان دروست کردووە بۆیە لەژێر ناونیشانی هەر کەس هونەرێکی هەیە با لە پێناو کوردستانێکی بەهێزتر پیشانی بدات. دامەزراوی کوردستان 24 لە چوارچێوەی 4 ساڵەی کابینەی نوێی حکوومەت هەرمی کوردستان بەم کار هەڵسا. بەڵێ جا پێشنگاکە پێشنگاکی تایبەتە بە خاوەن پیشە دەستڕەنگیرەکانی شاری سلێمانی و دەوروبەری لە سلێمانی و هاوکارمان دالیا کەمال لەگەڵمانە بێت و میوانیشی لەگەڵا بێت کە بە شێوەی ستۆدیۆ کراوە لەگەڵمانە بەیانی خۆت و میوانەکانت باش دالیا دەینە لای تۆ سەبارەت بە پێشنگاکە و زانیاریەکانی پێشنگاکەوە چەند ڕۆژ بەردەوامە بێت چەند کەستیا بەشدارە بن و باسی تەواوی وردەکاریەکانمان بۆ بکە. سڵاو سۆڤان سڵاو ها کاربانی ئێوەش باش دڵخۆشم کامڕۆ لەگەڵتانم. سەرەتامێ باسی بیرۆکەکە بکەم کە دیارە دامەزراوی کوردستان 24 هەر لەگەڵ دروستبوونیدا گرنگی تەواوی بۆ براندانە داوە کە لە ناو خۆ بەرهەمێنراون بە تایبەت لەلایەن گەنجانەوە. هەر لەو چوارچێوێژدا ئەمڕۆ هەستاوە بەوەی کە سەرجەم ئەو کەسانەی کە کار دەکەن بە تایبەتی گەنجان کۆی بکاتەوە. من دڵخۆشم بۆی کە وەکو بیرۆکەکە هەستاوم بۆی کە ئەو کەسانە بە تایبەتی ئەو گەنجانی لە سنووری سلێمانی هەن کۆیان بکەمەوە. سەرتامێ میوانەکانم بناسێنم شەم عوسمان کە ساڵە لەمەوە پێش من کارم لەسەر کردووە ئەو کاتە 13 ساڵ بوو. دڵخۆشم کاتێک کە بینیم لە فستیڤالەکەیە لەو تەمەنە بچووکە خاوەنی براندی خۆیەتی. هەروە مامۆستا خۆشی شەوقی کە یەکێکە لە کەسایەتیەکانی شاری سلێمانی. دڵخۆشم کەویش ئەمڕۆیەکێکە لە میوانەکانم و هەروەها بەشداری فستیڤالەکەی کردووە. هەردووکتان بەخێر بێن. سەرتا مامۆستا خۆشیەمەوێت لە تۆ دەست پێ بکەم. خۆتان مامۆستای هونەرە جوانەکانن لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی. نزیکەی 4 ساڵە ئێوەم کارە دەکەن 4 ساڵیان 3 ساڵم کارە دەکەن. هۆکاری چی بووە لە کاتێکتا خۆتان
خاوەن پیشەیەکی دیاریکراوی خۆتانن مامۆستای هونەرە جوانەکانن چی وای لە تۆ کرد ئەم کارە بکەیت؟ خۆی بڵێن لە کۆرۆناوە من دەستم پێ کرد کاتێکی زۆرم هەبوو ئەمەش خۆلی بڵێن تەواوم وەرگرتە بوو ئەم ئیشە بەڵام نم کردبوو بە ئیش بەس بۆ خۆم بەکارم بهێنا بەزەو کاتە کاتێکی زۆر هەبوو لە هەمان کاتە دواکەوتنی بڵێن موچە و ئەمانە کاریگەری زۆر بوو لەسەر هەمومان ینی سەرەتا لە خێزانەکەم زۆر پشتیوانیان کردم کە شتێکی وا بکەم دەستم پێکرد خۆشبەختانە زۆر باش ڕۆی زۆر باشە تا چەندە هونەر کاریگەری لەسەر کارەکانتە بە تایبەتی کە خۆتان مامۆستای هونەرە جوانەکان ئەمە تا چەندە ڕەنگدانەوەی هەیە جگە لەم پرسیارە ئەمەوە ئەوە بپرسم بۆ نمونە ئێوە سەرجەم براندەکانتان لە گژوگیا و ناوچە سروشتیەکانی هەرمی کوردستان بەرهەمێنن ئایا تا چەندە گرنگە ئێمە سوود لە خۆمان وەربگرین سوود لە ناوچە سروشتەکانی خۆمان وەربگرین تا چەندە گرنگە و ئەوەی کە تۆ سێرچت کردووە و گەڕاویت هەرێمی کوردستان تا چەندە لەبارە بۆ ئەم بەرهەمانەی کە لە ناو خۆ بەرهەم بێنرێت زۆر زۆر لەبارە ئێمە بڵێن خاوەنی کۆمەڵێ بڵێن گژ و گیا و سروشتێکی جوانین زۆر زۆر خاوەنی سروشتێکی زۆر دەوڵەمەنین زۆر شتیایە هەرەوەیە کە تۆ بێ سەرچی بۆ بکەیت و بیدۆزیتەوە چیت ئەوێ لە وڵاتە هەیە بە جوانترین شێوە بەو هەتاوە جوانی کە لێیە بەبێ ئەوەی تۆ بیخەیتە شوشە و کیمیایی و ئەمانە خۆی دروستە بێ جەورە خۆی بەکار بێنەوە لە هەمان کاتەوەرە بیکە بە بڵێن داهاتێک بۆ وڵاتەکەت تۆ گەر پەرەی پێبیت ئەمە تەسەوڕ ناکەی مەسەن لە ئەوروپا سابوونێکی وایی چەند معاناتی هەیە تا دروستێکەن شتەکانیان هیچی وڵاتی خۆیان نییە بەس ئێمە لە وڵاتی خۆمان هەمووی دەزەکەوێ یعنی بەبێ ئەوەی تۆ جوهدێکی وا بکەی کە لە دەرەوە بێنی هەمووی لێرە هەیە ئێ باشە باشترین شێوازیش دروستەکەی باشترین کوواڵەتیش دروستەکەی کەواتە بێ ئێمە پەرەی پێبین بۆی بەدەر لە نەوت بتوانین داهاتێک بێنینە وڵاتەکەمان زۆر باشە مامۆستا خۆشی مۆلای تۆ بەزەمێ وچمەلای شەم خۆتان تەمەنێکی بچووکتان هەیە بەڵام خاوەن براندێکن چیت هەیە بۆ هاوپیشەکانی خۆت هاوتەمەنەکانی خۆت کە سوود لەو کاتە وەرگرن بە تایبەتی لە فترەوەی کە ئەکەوینە سەر پشووی هاوین چۆن سوود لە کاتەکانیان وەرگن چۆن بتوانن حەز و ئارەزوەکانی خۆیان بدۆزنەوە ڕاستەکەی پێشێکی زۆر زۆر سپاس بۆ ئێوەکان بەرنامەجانتان بۆ ڕێکخستنەوەم هەلەتانیا پێمان بەڵام هەر هاوتەمەنێکی من یاخود گەنجتر یاخود کەمێک گەورەتر پێویستە بە دوای خولیەکانی خۆیان بگەڕێت بۆ ئەوەی مەفهومێکی هەبێت لە ژیانە بۆی بەدوای بەڵێ و نەک تەنها کاری دەستی تۆ دەتوانیت بەدوای میوزیکا بگەڕێت یاخود وێنە کێشانیە هەر شتێک کە خۆت پێی ئارامبینیتەوە بەڵێ و بەڕاستی زۆر مرتاح ئەبیت بەو کارە باشە زۆر جار هەیە بە تایبەتی هاوتەمەنەکانی تۆ کە ئەکەوینە پشووی هاوین نازان خۆیان بە چیەوە سەرقاڵ بکەن تۆ چۆن کاتەکانت بە تایبەتی لە کاتی قوتابخانە و لە ئێستاشدا دابش کردە بۆی بتوانن ئەوانەی کە گویان لێتە و هاوتەمەنی تۆن سوود لەوە بگرن کە تۆ چ ئەزمونێکت کردووە بەڵێ لە ڕاستیدا من هاوێنی پاردەسم بەم ئیشەکە چکە لە هاوینەکە هەر کاری ڕۆتیناتی ڕۆژانەمان ئەکرد و هەر یەک لە ئێمە بێزار ئەبین بەڕاستی و ویستم سپاس بەخوا پاریش بە تایبەت ئەم کارە دەستیانە زۆر پێشکەوتوو بوون و منیش ویستم و وتم ئەتوانم ئەو کارە بکەم منیش و دەستم پێکرد لە کاتی خوێندنگەکانە کاتێکی کەمترم تەرخانە کرد بۆ ئیشەکەم نزیکی سەعات و نیوێک بۆ 2 ساعت بۆ ئەوەی چکە باڵانس لە بینی وانەکانیش و کارەکەشم ڕابگرم بەڵام لە هاویناندا 3 ساعاتێک بەلایانی کەمەوە ئیش ئەەکەم ئەگەر ئیڤنتێک یا فستیڤالێک لە پێشەوە بێت زیاتریش زۆر باشە مامۆستا خۆشی ئەمێ بێمەوە سەر ئامانجی کوردستان 24 لەم پێشەنگایە کە دیارە ئەوێ لە ڕێگای ئەم پیشەنگایەوانێ زیاتر کا لەسەرەوە بکە ئەم براندانەی کە دروست بوون بیان ناسێنێت و هەروە بە دوو ئاراستەکاری کردووە بەشێکی زۆری لەو گەنجانەی یان لەو خاوەن براندانەی کە زەمانێکە کار دەکەن بەشداری پێشەنگاکەیان کردووە بەشێکی شانەوانن کە تازە کار دەکەن بۆی بتوانین ئێمە کار لەسەر هەردووکیان بکەین و بیان ناسێن لە ڕووی میدیاییەوە تا چەندە گرنگە ئەم براندانە بناسێنرێن و کاریان بۆ بکە دواتری نەسەرەوەی کە لە ڕووی حکومیەوە لە ڕووی ناوەندەکانی دیکەوە تا چەندە گرنگە لە چوارچەوەیەکان نەمێنن ئەم براندانە و دەستیان بگیرێت
زۆر گرنگە گرنگەکەی لەوایە کە تۆ لە وڵاتێکی وەکوتم دەوڵەمە ناهژیت ئەتوانن بڵین هەموو هاوڵاتیە کە ژن بێ یا پیاو کە دانەنیشێ ئیشکات هەرێکە و چەند پێ بگرێت و بتوانێت بەرهەمی هەبێ و بەرهێنانی هەبێ کە بتوانێت بۆ دەرەوەش نەکرد لە ناو خۆیان بەڵکو لە دەرەوە یعنی ئێمە شتەکانمان بەڕاستی کوواڵەتین بەڕاستی زۆر بەرهەمی جوان هەیە لە وڵاتەیە ئەم میدیایانە کە ئیش لەوا بکەن کە کاریگەریان هەبێ کە بڵاویکەنەوە نەک لە وڵاتی خۆمان بۆ دەرەوەش ئێستا مەسەن کەی 24 هەر لە کوردستانە نییە بەڵکو لە هەر چوار دەورایی بینن بینەری هەیە کە بزانن شتی وا هەیە یان فیستیڤاڵێکی وا هەیە گرنگی پێ بدا ئەو کاتە کاڵاکان زیاتر چکە بە میدیا و بە بڵێن پروپاگەندە شتەکان بەرەو پێشە ئەڕوا تۆ چۆن نەتوانی مەسەلەن ئەم بەرهەمە بناسیێنی یا ئەو بەرهەمە بناسیێنی ئەوێ باسێکی کەی لە ڕێگەی پروپاگەندەوە ئەکرێ خەڵک نایزانێ لەبەرەوە دەورێکی زۆر گەورەیە دەستان خۆش بێت ئافرین بۆ ئەو بیرۆکە جوانە زۆر باشە مام ئەسا خۆشی کەواتە ئەگەر بینە سەر ناوەندەکانی دیکە وەکو لایانی حکومی و ژووری بازرگانی چەندین سێکتەری دیکە هەیە تا چەندە گرنگە ئەم سێکتەرانەی دیکەش کا لەسەر ئەوە بکەن ئەم براندانە خۆتەزانی هەنێکیان مێژوویەکیانەیە و 4 ساڵە دروست بوون تەنها لە چوارچەوەیەکان نەمێنن بۆ نمونە کە تۆ 4 ساڵە دروستبووی تەنها لە قۆناغەکان نەمێنیتەوانە بچیتە قۆناغێکی دیکە تا چەندە گرنگە بەم جۆرە کار بکرێت لە ڕاستیە ژووری بازرگانی و حکوومەت ئۆکەی کۆمەڵی ئاسانکاریان کردو بەڵام کۆمەڵە شتیشیان ئالۆز کردو ینی ئاسانکاری ناکەن بۆ بە تایبەتی گەنجانەوانی کە تازە دەرچوون مەسەلەن قەرزی بچووکیان بەنێ کە بتوانن خۆیان دروستکەنەوە زۆر گرنگە کە حکوومەت هاوکاری ئەو مەسەلەیەکە ئەم جۆرە پێشانگایانی کە ئەکرێ مەسەلەن لە پارکی ئازادیە لە هەواری شاریە لە هەر شوەیەکە ئەیانەوێ بەرهەمەکان بناسیێنن خۆی گرنگە کە بێبەرامبەر بێت یان بە بڕێ پارەیکەم بێ بەڵام بەداخەوە یا ئەمەش بۆ بە بازرگانێکی گەورە کە بڕێ پارەی زۆر لە خەڵک وەرەگیری لەوانی کە خاوەن بڕاندەکان بۆ نمونە من چەندین پێشانگا لە بەرگرانەکەی بەشداری نەکرد دەستکەوتەکەم ئەبێت چی بێت تا من ئەو بڕە پارەیە بم باس بەشداربوون لە شتی وایە مەفروزە ڕێک بێت کە بتوانێت ئاسانکاری بۆ دۆدی زیاتر لەسەرەوە دروست نەکات مەفروزە حکوومەت ژووری بازرگانی پشتیوانی ئەم کارانە بکەن شوێنیان بۆ دابینکەن میدیایەکی جوانی بۆ ئامادەکەن بۆ ئەوەی نەک لە ناوخۆی خۆمانە لە دەرەوەش بڕە پارێک بێنیتە ناو وڵاتەوە ئەوە زۆر گرنگە زۆر سپاس دیارە من میوانێکی دیکەم هەیە ئەویش سۆلین عوسمانە کە خاوەنی دوو براندە یەکێک لە براندەکانی ئەکسسواراتە و ئەوەی دیکەشیان خواردنە منەمێ پێشوازی لێ بکەم سۆلین گیانەگەر بیتە ئێرە سواس دەکەم دانی باش بەخێر بیت دیارە سۆلین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕێگای سۆشیال میدیا و ڤیدۆکانی بڵاو بۆەوە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو بەهۆکاری ئەوەی کە سۆلین خوێندکارە بەڵام لەگەڵیشیا خەریکی کۆمەڵەیەک کارە کە هەموو کارەکانی لە ئارەزوەکانی خۆیەوە زۆر نزیکە یەکێک لەو خاڵانەی کە منەمەوێت لەسەری بۆسم کە هاوسەرەکەشی پشتیوانێتی دیارە هەرێکە لە ئێمە کە لە کارەکەین دیارە بە پشتیوانی خێزانەکەمانە بەخێر بێ سۆلین کاتێک کە پرۆفایلی تۆم خوێندەوە دیارە خەریکی خوێندکاری زانکۆی بەشی زمانی عەرەبی هەروە لەگەڵیشیا براندێکی تایبەت بە ئەکسسوارات و خەریکی خواردن دروستکردنیشی لە هەمان کاتدا خەریکی نووسینی ڕۆمانێکی ئەمانە هەمووی لە تویا کۆبووەتەوە دڵخۆشم بەوەی کە لە گەنجێکی شای سلێمانی ئەم هەموو خولیایە هەیە ئەگەر خۆت زیاتر خۆ بناسیێنی هۆ کارەکەی چی بووە لە کاتێکا خوێندکاری خەریکی ئەم هەموو کارەشی بەڵێ پێشێکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ سەرجەم ئەو کەسانە یاخود ئەو لایەنانەی کە لە هەوڵان بۆ ئەوی کە دەستی ئێمە بگرنێکی گرانەش ئێوەی بەڕێزن من سۆلین عوسمانم خوێندکارم سپاس بۆخوا دەرچوم بۆ قۆناغی 4 لە بەشی زمانی عەرەبی لە هەوڵام بۆ ئەوی کە بتوانم خۆم دروستکەم و بتوانم ژیانێکی جوانتر بە خۆم دروستکەم بنیاتی بنێم لەبەرەوە دەستم بۆ چەند پیشەیەک بردووە کە من هەستم کردووە لە خۆمە چۆبڵی وەکو بەهرەیەک وایە چونکە ئینسانە بێ بۆ ئەو شتە بڕوا کە لە خۆیان بوونی هەیە نەک بۆ شتێک هەڵ با شتێک بێنێتە ناو خۆیەوە کە ئەسڵەن لە
ئەوە بوونی نییە ئەمە بەرەو سەرکەوتن نابات لەبەرەوە من چەند ساڵێک ئەبێت خەرکی کاری ئەکسسوارات و موتومور وەکو هەچ خانمێکی تر کە لەم وڵاتە خەریکی و ئیشە جوانانەیە لە هەوڵایەکە بیکا بە براندێک منیش ئیشەڵا بەتەمام کە ببێ بە شتێک کە ناوی کورد چۆن بڵێ بگەێنێ بە وڵاتانی تر ئێمەش خاوەنی ئەکسسوار و جلی کولتوری و شتی خۆمانین بە سەبارەت بە خواردنیش هاوسەرەکەم خەریکی خواردنە بیانیەکان و زەڵاتە و مقەبیلاتە بەڵام من خۆم هەر لایەنی خواردنە کولتوری و کوردەواریەکانم گرتوتەوە وەکو قەرە خەربان و وەکو گەنمە کوتا و ترخێنە و ئەم جۆرە خواردنانە زۆر باشە وازام دروستی شت کرده بوو هێناوتە ئەگەر هاوکارانم هاوکارمان بنەوەی تۆزێکمان بۆ بێن بۆی بزانیتانی چۆنە چۆن کاتەکانی دابش کردووە بە تایبەتی بۆن منە ئێمە ئەمانێ ئەوانەی کە ئەمڕۆ بەشداریان کردو لە بەرنامەکەمانە ببنە نمونەیەک بۆ هەموو گەنجانەی دیکە زۆر جار گەنجانە ئەدوێنین ئەڵێ هیچ شتێک نییە ینی چاوەڕوانی ئەوەن کە دامەزرێن تەنها لە هەموو خولیا و ئارەزوو ئەو شتانی کە هەیەە لە شتێکا کۆیان کردوتەوە لە هەمان کاتە ئەگەر تو وربیتەوە لە خۆت یەک دنیا خولیا و تاقی شاراوەتەیە کە ئەکرێ خۆت بیدۆزیتەوانێ تۆ چۆن کاتەکانی دابش کردووە چۆن کارێ لەسەر خۆت کردووە دابشکردین کاتەکان لە ڕاستیە ڕەنگە شتێکی ئاسان نەبێت بەڵام ناشکرێ پێی بڵێ سەختە من بە هاوکاری هاوسەرەکەم توانیمە کاتەکانم دابشکەم کۆمەڵێک ئیلتزاماتی تایبەت بە زانکۆ و خوێندن و ئەو شتانە گرنگێکی زۆرم پێیاوە بە هیچ شێوەیەک نامەیە خوێندنەکەشم لە کیس بچێ و نامەیە ژیانەکەشم لە کیس بچێ من زۆر لام سەیرە خەڵکی شتێکیان ناو بە ناوی وەستان بە ناوی کۆتایی بە ناوی نەتوانین لە کاتێکە لە ژیانە هیچ شتێک بوونی نییە بە ناوی وەستان و کۆتاییەوە جگە لە مردن لەبەرەوە باشتر وایە ئێمە خۆمان کار ئاسانی بۆ خۆمان بکەین بۆ نمونە من هەوڵمەوە کار ئاسانی بۆ خۆم کەم چۆڵ من پێشتر لە شوێنێکی زۆر دوورتر لە زانکۆکەم خانوم بەکرێ گرت بوو بەڵام ئێستا چوون نزیکتر لە زانکۆ خانوەکەم گرتووە و ئەمە شواکە ئەگەر ڕۆژێک نەتوانم بە تەکسی و پاس و ئەوانە بتوانم بە پێ بڕۆم لەو پرسیارەش لە تۆ بکەم زۆر جار هەیە ئەوەی کە وتومانە یعنی کاچیتە پەناکەسێک یان خوێندکارێک یان هەر کەسێکی دیکە ئەوەی وتۆتەوە کە ئەوێت دابمەزرێت بەڵام ئایا هەموو ئەو شتانە لە چوارچەوەی دامەزراندنە بە تایبەتی تۆ وەکو گەنجێک بۆ منە ئەوانەی کە خوێندنیان تەواوکرۆوانەی زانکۆیان تەواوکرۆ چیان پێ ئەڵێیت بۆ ئەوەی کە تەنها هەموو شتەکانی خۆیان لەو چوارچەوەیە کۆنەکەنەوە بە دوای ئەو خولیایە بگەڕێن کە هەیەە پێویست ناکە هەموو شتێک تەنها ببەستینەوە بە ئەوەی کە چاوەڕێ بکەین ئاخۆ سبەینە چی بۆ ئێمە هەڵگرتووە سبەینەیەکی ئێمە ڕەنگە دامەزراندنیتیانە بێ ڕەنگە چوزانم بوون بە شتێکی زۆر باشی حکومیتیانە بێ بەڵام باشتر وایە لە جیاتی چاوەڕێکین کە سبەینە چی بۆ ئێمە هەڵگرتووە پلان دانین کە سبەینە ئێمە چی ئەەکەین بۆ ئێوە باشترا بیر لەوە بکەینەوە کە ئەگەر چی کەسێک نەبێت کە هاوکارە بێت کە چوزان دامەزراندن و ئەو جۆرەشتانە دەستگرتنێ نەبێت تۆ خۆت دەرئاساک بۆ خۆت دروستکە هەستە سەر پێ خۆت بڕۆ ئاخر وەستان شتێکی زۆر غەڵەتە لێرە وەکو ئەوە تۆ نەخۆش بی نتوانی بچی بۆ نەخۆشخانە بەڵام ئامادە نەبی چایەکی سەوزیش بۆ خۆت لێنەی لە ماڵەوە ڕاست مامۆستا خۆشی هەلێ و چوارچێوەیەشتا خۆتان مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکەن و داژمەزراون بەڵام لە هەمان کاتا خەریکی پیشەیەکی جیاوازن کە لە خولیا و ئارەزوەکانی خۆتەوە نزیکە کەواتە هەر لەو چوارچەوەیە بەڵ نییە کە ئێمە تەنها خۆمان بەوە ببەستینەوە چی بەوانە ئەڵێ کە بۆ منە تۆک و خاتوونێک چی بە خانمەکانی دیکاڵی بە کەسەکانی دیکاڵن کە خولیان هەیە چۆن خۆیان بدۆزنەوە من زۆر دەمێکە ئیش لەگەڵ خوێندکارەکانیشما ئەەکەم چونکە ساڵانە کۆمەڵی خوێندکار دەرەچێت و بێدامەزرانە لە ئێستاوە کاری ئەویان لەگەڵاکەم کە تواناکانیان دەرخەن ئیش لە تواناکانیان بکەن لە ماڵەوە نەبن وەکو ئەو خانمە بە ڕێزەوتی وەکو مردن وایە دوایەوەی کە دەرەچێت چیەکە بەڵام گرنگە کە تۆ مەسەڵەن بەردەورەکەشی ئەو خوێندکاری کە بڵین دەرئەچێ هاوکاری بکە ئەگەر هاوکاری نەکە مەسەڵەن ژووری بازرگانیە حکوومەتە قەرزێکی بچووکیان باتێ و بۆی سەرەتا بتوانێ هەنگاوێک بنێ چونکە ئاسان نییە دەرچووە ئۆکەی ئەگەر هیچ نەبوو لە بەردەورەکەیکە بیکە تواناکەی هەیە بەڵام پارەکەی پێنێکە شتێکی بچکۆلانە دامەزرێنێ ئەو زۆر زۆر گرنگە لەبەرەوە من تا توانیمە
هاوکاری خوێنکارەکانم کردو بە پێی توانای خۆم. زۆر باشە. خواردنەکەی سامادە ئەمەوێت تامی بکەین بە تایبەتی ماوەسا خۆشی تۆ هەڵی سەنگێنە کارەکانی بە کەچکی لێە ئەمە بەرهەمی تۆیە زۆر دڵخۆشم بەوە کە خواردنی کوردەواریە بەوەی یەکێکی دیکە لە ئامانجەکانی ئەم براندانە ئەوەیە کە کار بکەن لەسەر کولتوری کوردی دڵخۆشم بەوە. شەم ئەگەر تۆ قسێکم بۆ بکەی ئامانجی تۆ چێ زیاتر؟ بەڕاستی ئامانجی من لە سەرەتاوە ئەوە بوو کە خۆم بدۆزمەوە و داهاتێکی جان بۆ خۆم دابنم و سوپاس بخوا دەستم پێ کرد. خەونە چییە؟ ینی چ شتێک لە مێشکە داناوە وێنەیەک تەیە کە بگەی بەوە؟ ئیشەڵا زۆر خەونی من ئەوەیە کە ببم بە کەسێکی ناودار و سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتەمان ئێنێ. خەونی من ئەوەیە کە ناسراوبم لە کوردستانەکەما و کارەکەم بەسەرکەوتوی گەورە بکەم گەورە بکەین. خۆشم بەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون ئەگەر بێمەوە سەر ئەو خاڵش کە مامۆستا خۆشی ئەو براندانەی دروستی کردووە زیاتر وەبزانم لە 130 جۆر سابوونت هەیە کە لە ماوەی 4 ساڵە کاتێک کە ئەچیتە خانووەکەی تەواوی ماڵەکەی بە تایبەتی ژوورێکی تەواوی دیاری کردو بەوەی کە هەموو براندەکانی تایە کەرەستەی تایبەتی بۆ ئەو کەرستانەش دیاری کردووە. دڵخۆشم بەوەی کە بتواندرێت لە ڕێگای ئەم فستیڤاڵەوە و هەروە لە ڕێگای ئەم کارانێکی ئێمەیکەین بە پیشاندانی فیچەر بێ بە راپۆرت بێ بتوانن ئێوە هەنگاوی زیاتر بنێن بناسێنرێن ئەگەر دواپامیشتان بڵێن چی بکرێ و چه هەنگاوێک بندرێ زیاتر ئەگەر بە کورتی مامۆستا خۆشی لە تۆ دەست پێ بکەمەوە. زۆر سپاس دەکەم زۆر کارێکی زۆر جوانتان کردووە بە هیوام یعنی لە داهاتوە هەوڵ بن شوێنی تایبەت بوو ئەم براندانە دابین کرێ کە بناسرێن یەک جوانیکی تایە شارەکە دایمە لە جوڵا بێ نەکەر بۆ خۆمان بۆ نمونە شارەکانی تر دەرەوەی کوردستان ینی ڕێکخراوێک دروست کرێ بۆ ئەم مەسەلەیە و بیریش لەوە بکرێتەوە کە مەسەڵەن نەبێ بە بازرگانێکی گەورە حکوومەت دەستکاری ئەوە بکا کە نێڵێ خەڵک وەکو مافیا ئەو شوێنانە داگیر کات و بە پارەیەکی زۆر بیا بە براندەکان بەڵکو ڕێکی ڕێخستن زۆر گرنگە واتە لەلایەنی حکومیەوە تەنزیم بکرێت. زۆر باشە شەمەگەر تۆش بە کورتی دەستان خۆش بە دووبارە و زۆر داوای ئەوە ئەەکەم کە زیاتر پەرە بم کارانە بدرێت هەتا ئیڤنت و فستیڤال زیاتر بێت بۆ ئێمە و بۆ گەنجانی کەش باشترە کە زیاتر هەرمان ئێن کە بەردەوام بین و دەست بەم کارانەکە. زۆر هاتون سۆلین من ئەمە پامێک بگەنم لە دنیا وا هاتووە لایانی پەیوەندیدار خۆی بە باوکی گەنج بزانێ بۆیە داوا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەم دەستێک بێنن بەسەری مناڵەکانتانە پێویستمان بۆیە کە دەستمان بگرن کە هاوکاریمان بکەن بۆی کە بتوانین زیاتر سەرکەوین. زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانم بوون بەلەوەی بگەڕێمەوە ئاماژە بەوە بکەم کە دووبارە ئەم فستیڤاڵە لە چوارچێوەی چوارەمین ساڵی یادی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان دروست بووە بۆ کاریەوەی کە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان هەمیشە هەوڵی داوە سەرجەم ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆ بەرهەم دێنرێن بە تایبەتی لەلایەن گەنجانەوە پشتیوانی بکرێت. هەر بۆیە دامەزراوەی کوردستان 24 ستاوە بەم فستیڤاڵە دیارەمە یەکەمین کارمان نابێ و دوامین کارمان نابێ بە تایبەتی کە بینیمان لەگەڵ ڕاگەاندنی فستیڤاڵەکە چەندین گەنج چەندین براند چەندین کەسایەتی پەیوەندیان پێوەکردین کە بێنە ناو براندەکە. لەناو فستیڤاڵەکە زیاتر لە 7 براند هەیە کە ئەمانە هەمویان کەسانی لێهاتوو بەتوانان بەیوایەوەی بتوانین لە فستیڤاڵەکانی دیکەشە لەو کارانەی دیکەشە بتوانین وێنەی ئەو گەنج و براندانە پیشان بین کە کار دەکەن بۆ پێشخستنی کوردستان بە تایبەتی کوردستانێکی بەهێز. زۆر سپاس کامڕۆ لەگەڵمانە بوون. سپاس دەکەین دالیا کە تۆش لەگەڵ مابووی سپاس بۆ میوانەکانت هیوادارین کە جارێکی دیکە بتوانی لەگەڵ میوانی دیکە ئەوانەی کاری دەستی خۆیان کردو براندی خۆیان هەیە شاشەی کوردستان 24 ببێتە سەکۆیەک بۆ خزمەتکردنیان. ئێمە سپاسی تۆکەین سپاسی میوانەکانیش دەکەین. ئەوەش کە زۆر گرنگە لە یادی نەکەین ئەم فستیڤاڵە گرنگەکەی لەوەیە کە هیچ پێوەرێکی بۆ تەمەندانە ناوە و بۆ هیچ جۆرە شتێکی دیکە باڵێن سنووری دانە ناوە هەموو جۆرە تەمەنێک و هەموو کەسێکی شەتوانێت بەشدار بێت لە فستیڤاڵە. بابەتی دواترمان هەر کەسێک و بۆچوونێکی جیاوازی لەسەر کتێب خوێندنەوە هەیە هەندێک کەس پێیان وایە خوێندنەوە سەرچاوی معریفەیە بەشێکیش پێیان وایە کتێب خوێندنەوە سوودێکی ئەوتۆی نییە بۆیە با بزانین هاوکارمان یان بارزان چی ئامادەکردوە تایبەت بە کتێب خوێندنەوە.
جار گوێم لە کەسانێک ئەبێ ئەڵێن کتێب بەس کاتمانی کوژ خوێندنەوە هیچ سوودێکی نییە باشە بۆچی ئەو هەموو کاتی خۆم بگرم و دابنیشم ئەم هەموو لاپەڕێ بخوێنمەوە سەرکەوت سەوداوی نووسەر و پرۆفیسۆر لە بواری فەلسەفەی ئەخلاقدا نووسینێکی زۆر جوانی هەیە کە تێیدا زۆر بە باشی ڕوونێکاتەوەڵێ خوێندنەوەی کتێب پەیوەستە بە کێشەی چۆنیەتیەوە نەوەکو چەندێتی واتە دەکرێت توی خوێنەر چەندین کتێب بخوێنیتەوە بەڵام کەمترین سوود لەم خوێندنەوەی بکەیت لە بەرامبەردا کەسێکی تر تەنها خوێندنەوەی وتارێک یاخود گەڵاڵەبوونی پرسیارێک هەموو ژیانی دەگۆڕێت کاتێک کە دەڵێن پرسی خوێندنەوەی کتێب پەیوەستە بە چۆنیەتیەوە مەبەستمانە کە بڵێن چۆنیەتی کتێبەکە و چۆنیەتی خوێندنەوەی کتێبەکە و چۆنیەتی تێگەیشتن لەم کتێبە و چۆنیەتی هەڵگرتنی زانیاریەکانی ئەم کتێبە بۆ کەسی خوێنەر هەمویان گرنگن چونکە چۆن دەکرێت ژیانت بگۆڕێت بە هەمان شێوەش دەتوانێت ژیانت وێران بکات بۆیە دەبێت وریابین لە هەڵبژاردننی کتێبەکان هەروەها پێویستە لە دوای خوێندنەوەی کتێب هەمیشە ئەو پرسیارە لە خۆمان بکەین کە تۆ لە دوای خوێندنەوەی کتێبە چی لێ تێگەیشتی دوجار هەڵسەنگاندن بۆ ئەم تێگەیشتنی خۆت بکەیت چونکە ئەوی لە کتێبەکەتا بۆت دەمێنێتەوە تەنها ئەو تێگەیشتنەیە کە کاریگەری لەسەر ژیانت بەجێشتووە نەک زانیاریەکانی ناوی زانیاریەکان بە تێپەڕبوونی کات کاڵ دەبنەوە و هەندێک جاریش هەر نامێنن بەڵام تێگەیشتنەکەی دەبێتە بەشێک لە کەسایەتی و بۆ هەمیشەش لەگەڵدا دەمێنێتەوە بۆیە ئەگەر تێگەیشتێکی کرچ و کاڵت هەبێ ئەوە ئەم تێگەیشتنە بە کرچ و کاڵیەوە دەبێت بە بەشێک لە ژیانت بە پێچەوانەوە ئەگەر تێگەیشتێکی تۆکمەت هەبێ ئەوە خشتێکی تۆکمە لە دیواری کەسایەتی دادەنێت لێرەوە پرسی چۆنیەتی هەڵگرتنی زانیاریەکانی کتێب پەیوەست نییە بە زۆر خوێندنەوە بەڵکو پەیوەستە بەوەی کە تۆ چەندێک لە کتێبەکە تێگەیشتووی لە پرۆسەی خوێندنەوەی کتێبدا تەنها پەیوەست نییە بە پرسی وەرگرتنی زانیاریشەوە بەڵکو پێویستە بە پرسی بنیادنانی کەسایەتیەوە دوجار ئەوەی نیشانی دەرەوەی دەدەی ئاستی تێگەیشتن و کەسایەتیتە نەگەوەی کە چەندێک کتێبی زۆرت خوێندوتەوە خوێندنەوەی کتێب بریتە لە ونکردنی خۆت لە ناو کتێبدا لە هەمان کاتیشدا دۆزینەوەی خۆت بە جۆرەکی دیکە چونکە بەر لە خوێندنەوەی کتێب کەسایەتیەکت هەیە کە لە دەستی دەدەیت بۆیە لە دوای خوێندنەوەش کەسایەتیەک بنیاد بنێ کە پێشتر نەبوو بێت خۆشحاڵ بووین لەگەڵتان بووین لە ماوەی ڕابردوو بە هیوان تەوەرەکانمان و ڕاپۆرتەکانمان بابەتەکانمان سوودی هەبوو بێ بە هیوام ڕۆژێکی باش و خۆشتان هەبێت هیوای سەرکەوتن بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بە خواتە لەسپێرین خواتانەکە